ئەمنا محەممەد خەلیل کوڕی مام خەلی چاچیمە ساڵی 1952 چێخانێدا مەزرایە لەسەر دەستی بابم هەر هەتا 2015 بام بەردەوام بوو لە سەیشەکەی خۆی ئەو وەختی عمری تقریبان 15-16 ساڵان بوو کە چێخانەدانەیە بەردەوام بوو لە سەیشەکەی خۆی هەر لەسەر چێخانەی بوو یعنی با مرور زمن شکلەکەی گۆڕای ینی هەروەچی خۆیتی عینەن شتە بەس شکلەکەی گۆڕای ینی جوانکاری لۆ کرێ عمرم 10 ساڵان بوو دوو تەمسیلەی لێرە دەرچوو دوو تەمسیلێ لە زۆر بەخۆترین تەمسیلەی کوردی لە شاری هەولێر لە چێخانەی مام خەلیل دەرچوو ئەویش یەکیان تاپۆ حەقیچیە دووشان گەڕەکەمە ئەو دوو تەمسیلێ زۆر بەخۆت بوو و خەرکەچی زۆر تەماشای دەکا و لێرەکە ئەو تەسویرەیان دەکرد خەرکەچی زۆر هات تەماشا ئەو مۆمەسیلانەیان دەکرد ئەنی بەڕاستی زۆر تاعجبیان پێما ئێستا شەربانگ دەکەن وەستا خەری دوو چای بینە شیرین بیان تاڵ بی هەر لەسەر ئەو تەمسیلێ هەر دەڕۆن زۆر کەس پۆستی دەکات لەسەرەوەی چێخانەکەش تەسویر دەکات لەسەرەوە داوو چێشی چایەکەی ئەمە بەخۆمان چاکەی دەگرنەوە پێ 6 نەوە تێکەری دەکەین بەخۆمان چاکەی دەکەین لەبەرەوەی هەر لەسەر ئەو شێوازەی کە بابم هەبووە هەر لە سەوی دەخۆن تا ئێستا هەر ئەو چایە کە بابم کە دەیگرتەوە کە تێکەری دەکرد هەر ئەو چایە بۆ پێخۆشحاڵین لەبەرەوەی بوویتە جێیەکی گەشتیاری و جێ ڕۆشنبیر و فەنانەکان و ڕاضی و هەمووی خەرکەچی زۆر سەردانی مەدەکا بۆ گەشتارێکی زۆریش سەردانی مەدەکا بەڕاستی ئەمە پێخۆشحاڵم زۆر بەوەی کە ئەو ناوبانگەی هەیە چێخانەی مام خەلیل لەگەر بازار و لەگەر قەراتێ بەڕاستی ینی ئەو خەرکانەی کە زۆر مەسەلەن گەشتارێک دێت دەستە سەردانی قەراتێ دەکات یەکسەر دێتە ئێرە دێتە قەیسەری لە قەیسەریش دێتە چێخانەی مام خەلیل زۆر کەسەیە مەسەلەن دێتە قەیسەری دەرەگەر نێمە چێخانەی مام خەلیل یان ناتمە قەیسەری بابم زۆر کەیفی بەڕەسمی دات و ئەو کەسایەتیای هەولێرێنە زۆری دانرایە و زۆر کەسیش دەهات ڕسمی لەگە بابم دەیگرت کە سیاسیەکان فەرنانەکان داهاتن ڕسمیان لەگەڵ دەگرت کە باب مەمری خوای کرد 2015 حەزم نەکرد ئەو مێژووی کە بابم هەیتی بزربی ینی بەزایە بچی لەبە هەندێ حەزم کرد بە خۆم بێم سەرپەرشتی بە چێخانەکەی بکەم ئەو تاریخەی کە خەرچی هەولێری هەی بۆ لێرە کە مێژووەکە لە بۆ خەرچی هەولێری ئەو چێخانەی مام خەلیل لەباندێ حەزم کرد هەر بمینێوە چکوی شاڵە پاشەمریش هەر دەمینەوە چکوی بەخۆمە من ئیشەکەم خۆش دەوێت چکە ئیشی بابمە زۆر کەیفم پێ دێ